ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê ve dibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. ئەم کاتتان بەخێر جۆگران و هەروەها بینەرانی بەرنامەی هەفتانەی ڕەهەندی پێشاتەکان هیوادارم لە هەر کوێیەک بن دڵتان شاد بێتن. تەوەری بەرنامەی ئەم هەفتەی ڕەهەندی پێشاتەکان ئاڵۆزبوون و بتوانین بڵین تێکچوونی بەرچاوی باری ئاسایشی عێراق بە تایبەتی پاشەوەی سەشەمە هێزەکانی داعش دەوڵەتی ئیسلامی عێراق و شام کۆنتڕۆڵی شاری مۆسڵیان گرتە دەست و دەرچوونی هێزەکانی عێراق لەو شارە و هەروەها ئاوارەبوونی خەڵکەکی زۆر و ڕووکردنیان دا هەرێمی کوردستانی عێراق. پرسیاری زۆر هاتوونەتە پێش لەسەر مەترسی داعش نەکرد لەسەر عێراق بەڵکو لەسەر ناوچەکە بەگشتی و ئەوەی کە ئەگەر بێت و بەم زوانە داعش کۆنتڕۆڵ نەکرێت چ ئاکامی بەسەر خودی پرۆسەی سیاسی عێراق و هەروەها خودی مەترسی جیابوونەوە شێندێک پێشبینی دەکەن دەبێتن. ڕۆڵی کوردەکان لەو خەیرانەی ئاسایشدا چی بێت؟ پرسیارگەلێکن کە لەگەڵ میوانە بەڕێزەکانمان دایانخەینە ڕوو بۆ ئەم هەفتەیە داوامان کردووە کە بەڕێز حەمید هەڵگورد حکمەت بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و هوشیاری نیشتمانی لە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستانی عێراق و هەروەها بەڕێز عەبدولغەنی عەلی یەحیا شارەزای سیاسی و پەیامنێرمان ئەمیر گۆران لە مووسڵ لەگەڵماندا بن بۆ تاوتوێکردنی ئەم وەزا و هێندێک شیکردنەوە لەلایەن ئەم بەڕێزانە. ئێستاش بەڵێ ڕوودا پەیامنێرمان ئەمیر گۆران دەکەین کە لە شوێنێکە لە دەرەوەی مووسڵ لەگەڵمانە و دیارە بەڕێز عەبدولغەنی یەحیاش لەسەر خەتە. بەڕێز عەبدولغەنی عەلی یەحیا زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس. دیارە چاوەڕێ دەکەین هەتا بەڕێز هەڵگورد حکمەتیش بێتە سەرخەت. ئەمیر ئەم کاتت باش. بەڵێ ئەمیر ئەگە دەکرێت جەنابەت زۆر بە وردی و بە کورتی باسی دواترین پێشاتەکان بکەی لە پاشەوەی کە دوێنێ دیار بوو بە درێژای ڕۆژ قسەمان لەگەڵ دەکردی دەنگ و باس و دواترین دەنگ لەسەر بە تایبەتی باری مووسڵ چییە؟ بەڵێ مەتەوەرخان ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی دوای ئەوەی کۆنتڕۆڵی تەواوی سەنتەری قەزایی مووسڵ و پارێزگای کرد ئێستا ئەو قورسایی خۆی خستۆتە دەرەوەی شارەکە لەوانەش ناوچەی شەنگال و سنوون و چەند ناوچەیەکی تریش ئەو شوێنانەی کە هێزەکانی سوپای عێراق لەوێ پاشەکشیان کردبوو ئێستا دەیانەوێتن ئەو پانتایی سنووری خۆیان فراوانتر بکەن بە داگەتن بەسەر ئەو شوێنانەی کە من ناوم بردن لەو شوێنانەش چەند شەڕ و پێکدادانێکی ژێنەوە هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی داعش ڕوویدا و بەپێی هەواڵەکان تاوکو ئێستاش لەگەڵدا بێتن بە شێوەیەکی پسر و ناوە لە چەند شوێنێک بەردەوامە. بەڵام لە دیاترین پێشهاتدا مەتەوەرخان ئەوەی ئەمڕۆکە ڕوویدا کۆنسوڵی تورکیا لە مووسڵ ژمارەی لە کارمەندانی ئەو کۆنسوڵخانەیە لەلایەن چەکدارانی داعش ڕخێنراون بۆ شوێنێکی نادیار دوای ئەوەی هەڵیان قوتاوەتە سەر ئەو کۆنسوڵخانەیە. لەگەڵ ئەوەش داعش هەردوو بانکی ڕەشید و ڕافیدەین لە مووسڵی دەست بەسەردا گرتووە و دەنگۆی ئەوە هەیەکەوە پارەی ناو ئەو بانکانەی بردبێتن و لەلایەن هێزەکانی پێشمەرگەشەوە بەڕاستی چۆن داعش لە پێشڕەویدا پێشمەرگەش بە هەمان شێوە لەو ناوچانەی بەتایبەتی ئەو ناوچانەی کە پێی دەوترێت ناوچەی دابڕاو لە سنووری قەزای شەنگال و وەروەها قەزای مەخمور و ناوچەی بەخشی زیاتر لە پێشڕەویدان و ئەو شوێنانەی کە پێشتر سوپای عێراقیان لێبوون لە ئێستادا ئەوان کۆنتڕۆڵێکن بەڵام ئەوەی زیاتر دەیانەوێت زیاتر کۆنتڕۆڵی بکەنەوە تەرکیزی زیاتریان لەسەرە بەڕاستی هەردوو یاخود بڵین بەنداوی مووسڵ و فڕۆکەخانەی نێودەوڵەتی مووسڵ بەنداوی مووسڵمان تەوەرخان ئەمە مەترسیە هەم لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هەم هاوڵاتیانی کورد و ناوچەکان شارەکانی تریش چونکە ئەگەر کەوتە دەست داعش ئەمە کاتێکی ئەجار بەهێزی دەکەوێتە دەست لەوەی کە هەر کاتێک بتەخێنێتەوە ئەمە کارەساتێکی گەورە دەخۆڵخێنێتن کە وەکو دەوترێتن زۆربەی شارەکانی عێراق ئاودەی بات و زیاتر لە نیوەی بەغدا. باشە بەڕێز عەبدولغەنی عەلی یەحیا دێمە لای جەنابەت خوێندنەوەی جەنابەت لەوەی کە ئەوە بە زۆر کەس دەکوچێەوە بە هاسانی شاری مووسڵ کەوتە دەستی داعش چییە و تاکەی داعش دەتوانێتن کۆنتڕۆڵی شارێکی گەورەی وەکو مووسڵ بکە؟
بڵێ لە ڕاستیدا شاری مووسڵ هەروەها شارەکانی عەرەبی سونی کە لە ناوچەی سێگۆشەی سونی ناوی دەبرێت داعش هەمیشە بە هێز بووە و ئەوەی دەستکردمان بێ لە ساڵی 2004 واتە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعەز بە سەلمانجێک دەوڵەتی عێراقی ئیسلامی کە ئەمڕۆکە داعش پێبینی دەوڵەتی عێراقی ئیسلامی کۆنترۆلی ناوچەی عەرەبی سونی کرد بە تایبەتی مووسڵ لە 2004 دەوڵەتی عێراقی ئیسلامی پەلاماری هەموو مەرکەز و مەخفەرەکانی پۆلیس مووسڵیدا توانی بۆ ماوەی چەند کاتژمێرێک هەموو مەخفەرەکان داگیر بکە تەنها یەک مەرکەز نەبێویش پێدێن مەرکەزی پۆلیسی نەبینیس لەو کاتیدا هێزی پێشمەرگە چۆتە ئامادەباشی و جولایەوە توانی چەکدارەکانی دەوڵەتی عێراقی ئیسلامی دەربکە لە مەخفەرەکان ئازاد بکە لەو جاریوە دەوڵەتی عێراقی ئیسلامی تاکتیشی خۆی گۆڕی پەلاماری مەخفەر و بارەگە حکوومەتەکانی نادا و ڕووی کردە شتیکە ئەویش چەسپاندی وەکو ئیدارەی خۆی لە شاری مووسڵ بۆ نمونە مەسەرەن نرخی دادنا لەسەر مێوە و لەسەر تەڕە و لەسەر گرێکی سوتەمەنی و هەروەها خەلکی ناچار دەکرد کە پەیڕەوی تعلیماتی بکەن واتە ئەو شارە لە ژێر کۆنترۆلی وان بۆ هەر لە مێژە و تا ڕادەیەک دەوڵەتی عێراقی ئیسلامی باسی لە هەموو دەوڵەمەندەکانی مووسڵ ماگانە وەڵدەگرت هەروەها لە مقاولەکان لە بەلەندەرەکان و هەروەها لە مەسئولەکانی حکومی شارەکە بۆیە ئەو شارە ئەمڕۆ ساکت نەبووە بەڵکو 10 ساڵ ساکت بووە. باشە زۆر سپاس دەکەم دیارە بەڕێز حەمید هەڵگورد حکمەت بەڕێبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری نیشتمانی لە وەزارەتی پێشمەرگەر لەگەڵمانە بەڕێز هەڵگورد حکمەت ئەم کاتت باش. کاک هەڵگورد بەڵێ هەموو کاتێکتان باش. زۆر مەمنونی جەنابتم پێم خۆش بوو پرسیارە لە جەنابەت لەوە دەست پێ بکەین کە دیارە بە پێی وەزارەتی پێشمەرگەکە هێزی پێشمەرگە دە حاڵەتی ئامادەباشیدا جەنابەت وەکو تێبێژ دەتوانین چمان پێ بڵێ کە ئەم ئامادەباشیە بە چمانایە کە ئایا ئامادەی جوڵانەوەنا ئایا فەرماندراوە بجوڵێنەوە چۆن ئەم ئامادەباشیە؟ لە ڕاستیە لە سەرەتای دروستبوونی ئەم مەحکاسانەی ڕۆژانی ڕابردوو تەنها ئێمە وەکوێتی پێشمەرگەی کوردستان حاڵەتێکی احتیاط و ئامادەباشیمان وەرگرتووە و تعلیمات بۆ هێزی پێشمەرگەی کوردستانەوە بووە لە ڕووی مرۆیی و لە ڕووی هاریکاری خەڵکانی سڤیل و پێشوازی لێکردنیان و بەدەمەوەچوونیان تەقسیر نەکەن و ئامادە بن. ئەمە حاڵەتێک بوو بەڵام لە دوێنێوە لە پاشنیوەڕۆی دوێنێوە حاڵەتێکی کە دروست بوو ئەویش ئەوەیە هێزەکانی سوپای عێراقی بە هیچ شێوەیە خۆیان ڕاناگرن لە بنکە و بارەکانیان و توانای ڕوبەڕووبوونەوەیان نیە لەگەڵ هێزەکانی داعش و دەبینین لە زۆر جێگا بنکە و بارەکەکانی خۆیان بەجێ دێڵن بە ناچاری زۆرجار بانگهێشتی هێزی پێشمەرگاکەن کە جێگەکانیان بکرنەوە یانی شەندێک لە شوێنەکان بە بەتاڵی دەمێنێتەوە لەبەر دروست نەبوونی فەراغێکی ئەمنی و لەبەر ئەوەی ئاسایش و ئەمنیەتی هەرێمی کوردستان وەکو خۆی بمێنێتەوە بەرقەرار بێ هێزی پێشمەرگا چووەتە شوێنەکانیان و جێگاکانی وەرگرتوون لەبەرەوەی داعش و غەیری داعش ئیستفادە لەو حاڵەتە نەکەن. بەڵێ باشە بەڕێز هەڵگورد حکمەت بۆ ئێستا کە قسە دەکەین بە پێی زانیاریەکانی جەنابەت ئەوەی کە دەتوانانی پێمان بڵێ ئایا هێزی پێشمەرگە لە شەردا لە شوێنێکی تایبەتی دەگەڵ داعش؟ هەتا ئێستا لە چەند ڕۆژی ڕابردوو هەتا ئێستا تا ڕۆژی ئەمڕۆ تەنها یەک ڕووبەڕووبوونەوە ڕووی داوە لە مابینی هێزی پێشمەرگە و هێزەکانی داعش ئەویش لە ناوچەی شەنگارە دیارە لەوێ قەلعەیەکی
حرس حدود پاسەوانی سنووری عێراقی هەبوو دیارە پاسەوانی سنوور چۆلیان کردبوو بەجیان هێشت بوو هێزەکانی پێشمەرگە لەوێ نیشتەجێ کرابوون لە دوێنێەوە و ئەمڕۆ هێزەکانی داعش هێرشیان کردە سەر قەلعەکە بە تاکیدی تر هێزی پێشمەرگە لیان بەدەست هاتن و شکاندنیان و چەند تەرمێکیان پێ بەجێ هێشتون دەهەیە تەنها ئەم حاڵەتە بووە ئەویش نازانین چۆن تەفسیر بکەین لە حاڵەتی ئێستا چونکە لە ڕاستیە وەکو بینیمانە لە چەند ڕۆژی ڕابردوو داعش خۆی لاداوە لە ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگە کە دەزانێت پێشمەرگە وەکو سوپای عێراق نییە هەر ڕووی تێ بکات و بەجێ بێڵێ ئەمە حاڵەتێکە حاڵێکی کەژەوەی خۆیان وەکو لەزاری خەڵکانی سیڤیل ئێمە گوێمان لێ بووە لە ناوچەکانی کەرکووک ڕانگەاندۆ کە ئێمە کێشەمان نییە لەگەڵ کوردستان و لەگەڵ پێشمەرگەی کوردستانە بۆیە ئەمە لە دووسێ ڕۆژی ڕابردووە هەتا ئێستا تەنها حاڵەتێک هەیە حاڵەتێکەش خۆشبەختانە پێشمەرگەتی لازەرمەند نەبووە. باشە پرسیارەکی دیکە لە جەنابەت دیارە جەنابەت دەتوانین زیاتر زانیاریمان بدەیت کە شاندێکی وەزارەتی پێشمەرگە لە کەرکووکە لەو بارەیەوە دەتوانیت چمان پێ بڵێ ئایا چەند دەدەستمانەوەی بۆ نمونە مووسڵ دەدەست داعشدا چەندە مەترسیە لەسەر خودی کەرکووکیش؟ لە ڕاستیە داعش لە دوێنێ پاشنیوەڕۆ یان پاشنیوەڕۆیکی درەنگەوە هێزەکانیان سوور کرد لە شاری مۆسڵ با بڵێن زیاتر بەرە و شەرگات و ئەوانە ڕۆیشتووەن و دیارە داعش ئێستا نەرجێکی هەیە دەچێتە هەر جێگایەکە بەسەریدا دەدا دەیسووتێنێ و بەجێ دێڵێ لە ئێستاش طبعا هەموو ناوچەکە ناوچە دابڕاوەکان لە هەر شار و شارۆچکەیەک و بەتایبەتی مووسڵ لەسەر کەرکووک کاریگەری دەبێەوە بە پێچەوانەشەوە بەڵام ئێمە دڵنیای خەڵکی خۆمانەکەینەوە ئەو جیاوازیەکی زۆر هەیە لە مابینی پێکهاتەی دانیشتوانی خەڵکی کەرکووک و لایەنی جوغرافیەی شاری کەرکووک و زۆر حاڵەتی کەرکووکەیە کە جای دەکاتەوە لە بارودۆخی مووسڵ ئەوەی کە لە مووسڵ ڕوویدا لە کەرکووک پێشبینی ناکەین بە هیچ شێوەیەک و چاڕوانی ناکەین و قبولیش ناکەین لە ڕاستیە خەڵکی ئێمە لە کەرکووک و لە هیچ جێیەکیکەی قاچی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم بکەوێتە ژێر هەڕەشەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم هەر دەگەڵماندا بە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە حەمید هەڵگورد حکمت بەڕێبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری نیشتمانی لە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان لەگەڵمانە هەروەها عەبدولغەنی عەلی یەحیا شارەزای سیاسی و پەیامنێرمان ئەمیر گۆران بۆ کاروباری مووسڵ لەگەڵمانە. بەڕێز عەبدولغەنی عەلی یەحیا جەنابەت دەکرێت باسیەوە بکەی بۆ تا ئێستا سەرۆکوەزیران مالکی بە فەرمی داوای با بڵێن لە سەرۆکی هەرێم نەکردووە ئەگەر پێویست بێتن لەوە زیاتریا لە کاتێکی وە باشتر هەیە کە داوای یارمەتی بکرێتن کە هێزی پێشمەرگە یارمەتی هێزەکانی عێراق بداتن. بێشێک بەر پەلاماردانی مووسڵ لەلایەن هێزەکانی داعشەوە مالیشی هەردەم لە بەربەرەکانی کورددا بوو لە بەربەرەکانی هێزی پێشمەرگەدا بوو بۆ نمونە ئەوە بۆ چەند ساڵێک وێسی مووسڵی هێزی پێشمەرگەی نەداوە و کە لە کاتێکدا هێزی پێشمەرگە بەشێکە لە مەزموع دیفاعی عێراقی و نەکە ئەمە بەڵکو گەلێک جار بە درێژایی ساڵانی ڕابردوو هەرویشە چەندین زاری سێبزازی هێزی پێشمەرگەی کرد لە ناوچەی جەلاڵا و سعدیە و هەروە لە ناوچەی کەرکووک و بگرە لە ناوچەی زمار و ڕەبیعا کە هەردەم داوای کشانەوەی ئەو هێزەیەک لە شوێنەکانی ئەو کەلەی بوو بێجگە لە مەژمۆن بوون بۆ سەدی مووسڵداران کە هێزی پێشمەرگە بەتەنیا ئەو سەدەی پاراست
وەختێکی مشکلێکی و خەڵق کرد کە دەبی هێزی عێراقیش بگاتە نزیک سەدەکە لەبەرەوەی بەڕای من مالیکی حەز لە هێزی پێشمەرگە ناکە بەرەو پێشەوە بەرەو ناو شارەکانی کوردنشین و یانەوەی کە کوردی لەیە زۆر بێتە پێشەوە هەردەم دەیەوێت لە سنووری سێپارێزگاکەی هەولێر و دهۆک و سلێمانی هەروەها ئەو شوێنەی بۆ دیاری کراوە لە ناوچەی دابراو مالیکی ئەوەی دەوێت لە هێزی پێشمەرگە هەر بۆش تا ئێستا داوای نەکردووە داڕۆژ بەڕای من زەحمەت شەداوە بکە چونکی هێزی پێشمەرگە ئەگەر بێت و بێتە پێشەوە بێشک ئەو شوێنانە وەلدەگیتەوە کە لایەن داعشەوە داگیر کراون ئێمەش تەجروبەمان هەیە لەسەر بەبلین بە تایبەتی مووسڵ یەکەم تەجروبە لەسەر مووسڵ ئەوەیە هیچ هێزێک ناتوانێت کۆنترۆلی مووسڵ بکات لغير هێزی کورد نبی بۆ نمونە لە ساڵی 1950 کاتی حرەکەی شەواف ڕوویدا تیش بە نظامی عەبدولکەریم قاسم شەواف توانی هەموو مووسڵ کۆنترۆل بکات سوپای عەبدولکەریم قاسم نەیتوانی شارەکەی لێ بستێنەوە هەروەها حیزبە سەرۆکیەکانی ناوشاریش بۆیان نەکرا بەڵام هێزی کورد بە کاتی عشیرەتی مزوی و عشیرەکانی هات نەخوارەوە توانیان بەسەر کاتژمێرێک شاری مووسڵ هەموو کۆنترۆل بکەنەوە لە ساڵی 2004 لە پێنجی ئازا دیسان دەوڵەتی عێراقی ئیسلامی هەموو مەخفەرەکانی مووسڵ داگیر کرد هەروەکو بەحسم کرد دیسان حکوومەتی عێراق پێی نەکا و مەخفەرانان ڕزگار بکات هەرسەر سوپایان هەبوو لە مووسڵ بەڵام هێزی پێشمەرگە هات فڕێەوە ئەو بەری شاری مووسڵ توانی بۆ سەر کاتژمێرێک هەموو مەخفەرەکان لە دەستیان بچینی بۆیە ڕساویەوە دەکرێت ئێستاش من لەم ڕایدام هێزی پێشمەرگە هەر وەختێک جولایەوە دەتوانی بۆ سەر کاتژمێرێک شاری مووسڵ لە سەنگ داعش ڕزگار بکات هەر بۆیە ئەگەر بێت هێز پێشمەرگە ئەم شارە ڕزگار بکات ئەمڕۆ لە دوای ئەوەی کە سوپای مالیشی تووشی ڕاکردن و بەزیر بوو ئەوەش عید و سوورێکی گەلە گەورە بۆ مالیشی بۆ سوپایەکەی لەو کاتە هەر بێگزاری مثلا سمعەتی پێشمەرگەی هێزگار بەرز دەبتەوە سمعەتی سوپای عێراق بێگزاری دەخوارێ بۆیە مالیشی دوودڵە یعنی چۆن داوا لە هێزی پێشمەرگە بکات یارمەتی حکوومەتی عێراق بدا باشە زۆر سپاس بەڵێ کاگەمیر بابینە لای جەنابەت ئەدی کار بەدەستانی خۆجەی ینی پارێزگای مووسڵ چ دەڵەن ئەوانەی کە ئەوانیش مووسڵی شاری مووسڵیان بەجێهێش ئەوان چ دەڵەن ئایا ئەوان پیان خۆشە داوا لە هێزی پێشمەرگەی کوردستان بکرێ بەڵێ ئەمڕۆ پارێزگاری نەیناوەتی نەجێفی لە هەولێر کۆنگرە ڕۆژنامەوانی لەبارەی ڕووداوەکانی بەمدوایی مووسڵ و هەروەها لە دوێنێش ئوسامە نەجێفی سەرۆکی پەرلەمانی عێراق لە کۆنگرێکی تر ڕۆژنامەوانی ئەوان دانەوێت هێزەکانی پێشمەرگە و داواشیان کردووە بە ڕەسمی و ئەنجومەنی پارێزگار لە سەرزاری سەرۆکی ئەنجومەنەکە و بە یادداشتێک لەلایەن پێکڕای ئەندامانی ئەنجومەن و لێژنەی باڵای ئەمنی پارێزگای نیناوە داوایان کردووە هێزەکانی پێشمەرگە بچێتن ئەو پارێزگای مووسڵە دەست داعش بێنێتە دەرەوە بەڵام هەڵگورد لە خەتە و خۆی باشتر دەزانێت بەڵام پێم وایە ئەمە پێویستی بە ڕەزامەندی بەپێی دەستوریش ڕەزامەندی حکوومەتی ناوەندی هەیە و پێویستە مالیکی ئەم داوایە بکاتن بۆ هێزەکانی پێشمەرگە بێنە ئەو شارەوە من بە پێویستی دەزانم ماتە بەرخان چووکە کاک هەڵگورد لەسەر خەتە کەمێک بەر لە بەرنامە دەست پێ بکاتن چەند پێشمەرگەیەک یاخود چەند سەربازێکی کورد لە ناوڕێزەکانی سوپای عێراق لە سەرکردایەتی عملیاتی سەلاحەدین کە ئێستا سەلاحەدین بەشێک لە پارێزگای سەلاحەدین و تکلیف کەوتۆتە ژێر کۆنتڕۆلی داعش پەیوەندیان پێوە کردم و گوتیان ئەوان گیریان خواردووە و محاسەرە بوونە لە ناو قیادەی عملیاتی سەلاحەدین و داعش پێیان داوایان لێ کردووە مۆڵەتیان داونە تێکەوە دوو کاتژمێر تا سێ کاتژمێری تر ئەدەت ئێرانە چۆڵ بکەن و هەروەها داواشیان لە وەزارەتی پێشمەرگە و وەرگرتنی هەرێمی کوردستان کرد کە بەهانانەوە بچن لانی کەم بڕیارێکیان دەنێ ئەوان چی بکەن بۆی چونکە تارنسیخوان نازانن بە پێویستم زانی ئەم
ئەمە بگەینن چونکە بەڕاستی ئەوان خۆیان پەیوەندیان پێوە کرد و پاک هەڵگوتی دەستەخەتە بۆیە. بەڵێ باشە بەڕێز هەڵگوڕ حکومەت دێمەوە لای جەنابەت ئەگەر بۆ نمونە با بڵێن هەر چاوەڕێ بکرێت و بەڕێز مالکی هیچ داوایەک لە کوردەکان نەکات یعنی کاردانەوەی کوردەکان چۆن دەبێتن بۆ خۆتان دەزانن بە حکومیەوەی کە بەرژەوەندی کوردەکانیش دەپاراستنی ئاسایشی ناوچە جێگان ناکۆچیەکانە و زۆر گرنگە لە لای کوردەکان ئایا کوردەکان هەرەوەی وەکو جەناب حاڵەتی ئامادە باشیدا دەبن یان بە شێوەیەک مەترسی و نیگەرانی خەڵکەکە دەڕەوێنەوە؟ کاک هەڵگورد کاک هەڵگورد دەگەڵمانی بەڵێ ئێستا جۆمان لێتە بەڵێ فەرموو لە پاشنیوەڕۆی ڕۆژی ڕابردووەوە لە بەڕاستیە توانم بڵێم زۆری ئامادە باشیەکەمان گۆڕانێکی لەخۆ گرتووە ئەویش لە سەرەتا ئاماژەم پێکرد کە ئێمە لەو کاتیوە توانیمانە هەوڵ بدەینە فەراغی کە سوپای عێراقی دروستی دەکا بە جێهێشتنی ئێمە پڕی بکەینەوە ئەمە تەنها بۆ خزمەتکردنە بە ناوچەکانی دەروی ئیدارەی هەرێم و بە میلەتی ئێمە و بە خەڵکی کوردستان و کوردستانیان لەو ناوچانە لەبەرەوە حاڵەتی ئامادە باشەکەی ئێمە ئێستا بەم شێوەیە ئەمرێکی واقع ڕوبەڕووی بۆتەوە لە ڕاستیە ئێمە باڵێن لە بەردەمی حاڵەتێکان کە دەبێ ئیلا دەست بەکار بین بەڵام جیاوازیەکی بەرچاو هەیە لە مابەینی ئەوەی کە ئێمە بەشداری شەڕی داعش بکەین لە مابەینی ئەو حاڵەتەی کە ئێستا ئێمە دەیکەین ئەو حاڵەتێکی ئەمەرجنسیە کە ئێمە پەیڕەوی لەکەین حاڵەتێکە پەیوەست بێ بە شەڕی داعش ڕاستەوخۆ ئەگەر داعش لولەی فەنگەکانی لە ئێمە نەکات ئەمە حاڵەتێکە ئێمە لە حاڵەتی بەرگریدان بە پێچەوانەوە دەبێت داوا لە سەرۆکی هەرێم بکرێت لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقیەوە ئەمە ڕێگە دەستوری و ئوسوڵی یاسایەکەیەتی کە سەرۆکی هێزە چەکدارەکانی عێراقا بە هەمان شێوە جەنابی سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە دەبێت داوا بکرێ و جەنابی ئەمر بە هێزی پێشمەرگەی کوردستان کە بۆ خەتوەی بۆ هەنگاوی زیاتر لەمەی کە هەیە ئەوەی کە ئێستا وەکو عەرزکردن هەیە ئەوەیە حاڵەتێکی ئێمەرجنسیە و ئێمە مافی خەڵکی خۆمان و بە مافی خۆشمان ێزانین هەم بچین بە دەمیانەوە هەمیش پارێزگاریان لێ بکەین و نێڵین ڕوبەڕووی هیچ حاڵەتێکی نەخوازرا و لە ناوچوون بوونەوە. بەڵێ کاک عەبدولغەنی ئەم ئەگەر بێت و کۆنتڕۆلی هێزی داعش نەکرێتن چەندە مەترسیە لەسەر ئەو ناسەقامگیری سیاسی کە لە عێراق لە پێشترەوە هەر بەردەوام بوو؟ بێشک داعش تەنها مەبەستی ئەوەیە با بڵێن ناوچەی سونەنشین ڕزگار بکات هەرچەندە داعش لە خۆی ڕێکخراوێکی عەرەبی سونی ئیسلامیە بەڵام داعش هەردوو مەبەستی ئەوە نییە سونەکانی عێراق لە چەنگ حکوومەتی شیعی مالیشیە ڕزگار بکات بەڵکو هێزێکە لە دژی کوردیشە لە دژی شیعەشە و هەردوو دەبێ بە زووتری کات ئەم هێزە بکولی سنوورێکی بۆدام درێ ئەفدەگەر بکرێت تەفوتناش بکرێت بۆ نمونە ئەو هێزە منێکی گەورەی میلەتی کوردە بە درێژایی مانگانی ڕابردوو دیتمان چۆن پەلاماری ئاسایشی هەولێریدار ئەویش لە 29 ئەیلولی ڕابردوو بوو توانی نزیکەی 6 کارمەندی ئەو دەستگایە بوو کوژی هەروەها چەندین کەسی دیکەش بریندار بکە پاشی ئەم ڕووداوە بە چەند ڕۆژێک مۆڵێکی لە کەرکووک کۆنتڕۆل کرد و دەستی بەتەقە کرد لەویش خەڵکانێک کوژدان و خەڵکانێک بریندار بوون پاشان لە ناوچەی مووسڵ چەندین تەقینەوەی کە ئەنجامدا لە هەندێک لە گوندەکانی کوردی شەبەک ئەوەی کە دەبینین داعش کە لە عێراق دیش بە کورد دەکات لە سووریەش هەماشت مثلەن تا ئێستا چەندین کوردی ئێعدام کردووە و هەروە پێشی تقریبا نزیکەی هەفتەیەک 150 قوتابی کورد لە حەلەب
ڕفێنران داعش هێزێکی تیرۆریستی دێمەبدا و پێویستە لەسەر کورد و لەسەر کۆمەلگای دەوڵەتی سنوورێک بۆ ئەم ێکراوە دابدرێت و بە ئەو پڕێتواناوە بربەرەکانی بکرێت و لەنا قەڵاسۆ بکرێت بۆی لەنا بچێت داعش مەترسیشی زۆر گەورەیە لەسەر میلەتی کورد و لەسەر دیاری عێراق بەگشتیش. باشە کاک هەڵگوردێ جەنابەت چ دەڵێی کە ئەو لەسەر ئەو قسانەی بەڕێز عەبدوڵغەنی یحیا لەسەر هێزی داعش ئەوەی کە هێزی بەو دوایانە زیاتر بۆ بەتایبەتی دەبینین لە سووریا شەروا بووە لە چەند هەفتەکانی ڕابردوو هێرشەکانی تونکردوونە ئایا ئەوە لەسەر سوپای عێراقی پێمان دەڵتن ئایا سوپای عێراقی دەتوانێت خۆ لە بەرابەر هێزەکی چەند هەزاری بگرێت یان نا؟ ئەمە بەڕاستیەکەی بابەتێکە کە وردەکاری زۆر هەڵەگرێ ئەم تەوانم هێزە کە ئێستا ناوی نەخۆی ناوە داعش لە سەرەتاوە لە گروپێکەوە بە گروپێک خۆی ناساند و ئێستاژی دیعای دەوڵەتێک دەکا ئەمە لە ڕاستیە ئەوەندەی خوێندنەوەکە وایە ئەوەندەی پشتگیریەکی نێودەوڵەتی یانیش با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان دەتوانین بڵێن دەوڵەتێک لە پشتی ئەم هێزەوەیە کە ناوی داعشە و هاریکاری جدی ئەکرێ چونکە ئەوەی کە ئێمە بینی و مانا جۆری ئەسلحە و جۆری ئەو گەشەکردنەیەی داعش لە ماوەیەکی زۆر کەمە حاڵەتێکی ناسروشتیە و پێویستی هەڵەسە لەسەرکردنی هەیە نسبەت بەوەی کە ئەرچی پێشبەری کوردستان بێ لە ناوبردننی داعش لە ڕاستیە ئەمە بابەتێکە پێویستە بە بڕیارێکی سیاسی ڕاستە هەتا ئێستا داعش وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی یانیش وەکو گروپێکی کە هەموو توانە و قووەتی خۆی بەکارهێناوە بۆ دژایەتیکردنی تاچی کورد لە سووریا بێ یانیش لە هەرێمی کوردستان بەڵام بارودۆخی ئێستا بارودۆخێکی جیاوازە ئەوەی کە ئێستا داعش دەستی داوەتێ ئەوەی کە ئێستا دەیبینین ئێمە بە سەرەتایە بینێن چونکە وە سەرەتاکەشی بەکەم دەستی پێ نەکردووە بەڵێ زۆر سپاس دەکەم هەیە شەڕێکی جەبهەویە لەبەرەوە شەڕی جەبهەوی پێویستی بە دیاسەکردن هەیە و پێویستی بە بڕیار هەیە و پێویستە حکوومەتی عێراقی خۆی لێلانەدا بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕسمی ڕابگەێنێ بەڵێ زۆر سپاس دەکەم بەداخەوە لەوە زیاتر ماوەمان نەماوە حەمید هەڵگورد حکمەت بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و ڕۆشنبیری نیشتیمانی لە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان بەڕێز عەبدوڵغەنی عەلی یەحیا شارەزای سیاسی و هەروەها پەیامنێرمان ئەمیر گۆران بۆ کاروباری مووسڵ سپاسان دەکەم و دەرهێنەری بەرنامە هاوکارم شوان ڕەشید بوو تا بەرنامەی داهاتوو هەر شاد و سەرفەراز بن.